25 کانونی یەکەم ساڵوەگەری لەدایکبوونی پێغەمبەری مەسیح عیسایە و لە کوردستانیش هاوشێوەی زۆرێک لە وڵاتانی جیهان هەموو ساڵێک ئەم یادە دەکرێتەوە. تا ئێستا مەسیحەکان لەناو خۆیاندا کۆک نین بە تەواویی ڕۆژێک و ساڵێک حەزرەتی مەسیح لەدایک بووە. ڕۆژی یەکی کانونی دووەم یان ڕۆژی 25 کانونی یەکەم یان هەندێک پێیان وایە 6 یاخود 7 مانگی 12 دوور لە ئاوەدانی و ئاگاداری خەڵک لەدایک بووە. بەڵام بەگشتی 25 مانگی 12 هەموو ساڵێک یادی لەدایکبوونی مەسیح دەکرێتەوە. سەبارەت بە ساڵی لەدایکبوونەکەش نیقیەکان پێیان وایە ساڵی 325 نیقی مەسیح لەدایک بووە لە نێوان نیوەی شەوی 24 کانونی یەکەم و نیوەڕۆی 25 کانونی یەکەم. بەڵام بەپێی ڕۆژژمێری ڕۆمانیەکان مەسیح لە ساڵی 745 ڕۆمانی لەدایک بووە و هەر ئەو ساڵەشیان بە یەکەم ساڵی زاینی داناوە. لە نێو باوەڕی ئیسلامدا عیسا کوڕی مەریەمە. عیسا پێغەمبەر و بەندەی خوددا بووە و خوددا بە هەمان نامەی پێغەمبەرانی پێش خۆی بۆ قەومەکەی خۆی ناردووە. بەپێی قورئان عیسا داوای لە قەومەکەی کردووە کە بۆی نێردراوە خوددا بپەرستن و هاوبەشی بۆ پەیدا نەکەن. بۆیە ململانەیان لەگەڵ کرد کاتێک گەلەکەی هەوڵیاندا بیکوژن خوددا بەرزی دەکاتەوە بۆ ئاسمان و ڕۆژێک دەگەڕێتەوە بۆ سەرزەوی. ئەوانەی ئێستا شوێن کەوتوی ئاینی مەسیحین پێیان وایە بە شێوەیەکی گشتی سەلمێنراوە عیسای مەسیح زیاتر لە 2000 ساڵ پێش ئێستا لە شێوەی مرۆڤێکی تەواو لەسەر ئەم زەویە لە کڵێسای مەهد لە بەیت لەحم لە ئیسرائیل لەدایک بووە. نزیکەی زۆربەی ئاینەکان کەسایەتی ئەو بە پێغەمبەرێک یان بە مامۆستا و فێرکەرێکی باش یان بە پیاوێکی خواپەرست دەناسێنن. بەڵام ئینجیلی پیرۆز بەبێ سنوور زۆر لەوە زیاتر کەسایەتی عیسای مەسیح دەناسێنێت. پێشیان وایە ناکرێت ئەو کردار و گفتارانی عیسا تەنها کاری مرۆڤێک بێت بەڵکو زۆر لەوە زیاترە.